لەسەر مەترسیەکانی عێراق تایبەت بە دۆخی سووریا گفتوگوی زیاتر دەکەم بە میوانداری بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەیاندنی عێراقی لە واشنگتن کە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز حەیدەرم کاتت باش، سپاس کە ئامادەی لەگەڵمان. ئەمێ بۆ دەست پێ بکەم ئەم هەواڵی کە ئێستا من خوێندمەوە نیو کاتژمێر لەمەوبەر گوتەبێژی حکوومەتی عێراقی لە میدیای فەرمی وڵاتەکەیەوە ڕایگەیاندووە، باسی مەترسیەکانی کردووە، هۆشداری داوە لەسەر عێراق، یعنی ئەو پەیامەی کە داوێتی هۆشداریە گومانە مەترسیە. کەواتە با من بپرسم ئەمە ڕەوایە بۆ عێراق کە گومان و مەترسی هەبێ؟ نعم شكرا جزيلا سيدي. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کوردستان 24. يعني العراق حقيقة يجب ڕاستیەکەی عێراق دەبێت وریابێ و دەبێت ئاگدار بێت لەو ڕووداوانەی ئێستا لە سووریا ڕوودەدەن، سەرباری ئەوەی کە مژدەی سەرەتای گۆڕانکاری سووریا ڕەنگە بەو ئاراستەیە بن کە ئەرخەیانی بە عێراق بدەن، لەبەرەوەی تاکو ئێستا کێشەی تایفە گەرایی نییە، هیچ هێمایەکی تیرۆریزمی پێوە دیار نییە و هیچ با بڵێن هێمایەکی ڕەگەزپەرستیشی پێوە دیار نیە. 2000 دەبێ عێراق زۆر ئاگداری ئەو بێت کە لە سووریا ڕوودەدات، لەبەرەوەی سووریا بۆ عێراق گرنگێکی تایبەتی هەیە، چونکە ئەگەر بێت و بارودۆخی سووریا بە هەر شێوازێک دابڕمێتە سەر ئاستی سەربازی و سیاسی و ئەمنی، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراق دەبێت و عێراق یەکەم زیانمەندی ئەم بابەتە دەبێت. بەڵام ئەگەر بێت و سووریا سەقامگیر بێت، ئێمە شەر هیوای ئەوە دەخوازیین کاریگەری باشی لەسەر عێراق دەبێت و عێراق پارێزراو دەبێت لە هەر ئەگەرێکی نەرێنی. ئەمە لەلایەکی دیکە تاکو ئێستا حکوومەتی عێراقی و بەڕێز فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق محەممەد شەیاع سوودانی بڕیاری و ڕێکاری پێویستی داوە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە چەند ڕێکارێکی خۆپارێزی پێویستی گرتووەتە بەر، بە تایبەتیش ئەو کاتێک کە بڕیاریدا سنوور دابخات بۆ ئەوەی سنووری هاوبەشی نێوان عێراق و سووریا پارێزراو بێت. بەڕێز حەیدەر طبعا هذا ساعد كثيرا على ابعاد اي مخاطر محتمله. هەر مەترسیەک لەسەر عێراق کە ڕەنگە ناوچەکە بیبینێت. بەڕێز حەیدەر نزیکەی 48 کاتژمێرە ڕژێمی بەعز لە سووریا ڕووخاوە، باشە ڕووخاندنی ڕژێمی بەعز بۆ عێراق گرنگ نییە. پرسیارەکە با ئاوا لێ بکەم، بۆچی گوتەبێژی حکوومەتی عێراقی دەڵێت ئەو دۆخەی سووریا ئەشوبهێنێ بە دوای 2003 عێراق، بەڵام بە مەترسیش ناوی دەبات؟ باشە ڕووخانی ڕژێمی بەعز حیزبی بەعز لە سووریا ئەمە باش نییە بۆ عێراق، بۆچی بە مەترسی ناوی دەبا؟ لا طبعا مثل هذا التصريح ئەم جۆرە لێدوانانە ڕاستیەکەی بەڕاستیش ئەگەر لێدوانی فەرمی بن و لە حکوومەتەوە بن، من دەتوان بڵێم ئەمانە لێدوانی ورد نین. لەبەرچی لەبەرەوەی عێراق لەم قۆناغەدا پێویستی بەوەیە بە ئەرێنی مامەڵە لەگەڵ ئەوەدا بکات کە لە سووریا ڕوودەدات و بە شێوازێکی ئەرێنی لێ بڕوانێت، چونکە دەرەنجام سووریا عێراق سووریا و عێراق بۆ یەکتری گرنگن و کۆماری ئیسلامی کە هیچ سنوورێکی لەگەڵ سووریانیە ئێستا بە شێوازێکی پراگماتیکی تند مامەڵە لەگەڵ سووریادا دەکات. لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئێران بەڕێز عراقچیمان بینی کاتێک گوتی کە ئێران کەناڵی بەستنی پەیوەندی لەگەڵ نزیکەی 2 بۆ 3 لایەنی گروپەکانی بەشدار لە پرۆسەی ڕووخاندنی ڕژێمی بەشار ئەسەد کردووە. باشە ئەگەر تاران کارێکی لەم شێوەیە بکات لە کاتێکدا تاران زیانمەندی یەکەمی وە گەورەترینی ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەدا، سزای ئەوەی دەوڵەتێکی وەکو عێراق کە سنوورێکی هاوبەشی لەگەڵ سووریا هەیە، ئەو عێراقی کە جگە لەو سنوورە پەیوەندیش هەیە، سنووری هاوبەشیان هەیە، دوو دەوڵەتی نزیکی دراوسێن، کەواتە دەبێت پەیوەندیەکانیان لە داهاتووە چۆن بێ. مەبەستم حکوومەتی داهاتووی سووریا لەگەڵ عێراق.
طبعا لحد الآن لم تتضح تاکو ئەم ساتە ڕوونییە کە حکوومەتی نوێی سووریا چۆن دەبێت و بە شێوازێک دەسەڵاتی سووریا ڕایی دەکرێت دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد. بەڵام من وای دەبینم و ئەم بینینەش لە دەرگای پاراستنی بەرژەوەندەکانی عراق و ناونێوبانگی عراق پێویستە لەگەڵ ڕووکەش مامەڵە بکات. واتە لە سووریا نابێت تۆ ئاوەڕ لە نیازەکان بدەیتەوە، بەڵکو بەڕووکەش چی هەیە دەبێت مامەڵ لەگەڵ ئەوەدا بکەیت، چونکە ئەگەر بە نیاز مامەڵە بکەی لایەنی بەرامبەریش بە نیاز مامەڵ دەکات. بەڕاستی سیاست لەوەدا نییە، عەقڵیەتی بەڕێوەبردنی دەوڵەت لەوەدا نیە تۆ بۆ شێوازە مامەڵە بکەی بە هیچ شێوەیەک. عراق دەبێت بە شێوازێکی ڕووکەشانە کێ لە واقع دەسەڵاتی لەدەستەوە کێ هاتۆتە پێشەوە دەبێت مامەڵە لەگەڵ ئەوانە بکەیت و نابێ مامەڵە لەسەر بنەمای پاشخام بکەیت، لەبەرەوەی دەبێ بزانێت زۆرێک لەو گروپە چەکدارانە گۆڕاون پێشتر شتێکی تر بوون، ئێستا شتێکی ترن وەکەوەی لە ئەفغانستان ڕوویدا. لە ئەفغانستان تاڵەبان ئەمڕۆ دەسەڵاتی گرتووەتە 2 ساڵاتوتە پێشەوە. ئایا هەمن ئەو تالیبانەیە کە 20 ساڵ پێش ئێستا بوو بە هیچ شێوەیەک قسەکەی تۆ ئەوەیە کە دەبێ عێراق ڕابردووی سووریا لەبیر بکات و لەگەڵ واقع و داهاتوودا مامەڵە بکات. بەڵێ دەبێت بەو شێوازە مامەڵە بکات، لەبەرەوەی ئێمە کاتێک ڕژێمی ستەمکاری سەدام ڕووخا زۆر بەداخەوە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە ئەوسا وا مامەڵەیان لەگەڵ عراقی نوێ دەکرد کە عراق نیازی وەکو نیازی پێشتر هەیە. بۆ ئێمە سووریاش بەبیرمانە ئەو کاتە سنووری لە بەرامبەر تیرۆریستان کردەوە بۆ ئەوەی عراقیەکان بکوژن و خوێنی عراقیەکان بڕێژن و عراق وێران بکەن. ئەو کاتێ ڕژێم ڕووخا بەشێک لە وڵاتانی کەندا و هەندێک لە وڵاتانی کە وەکو تورکیا. بۆیە من ئەوە دەڵێم کە ئێمە وەکو عراقی لە شێوازی مامەڵەکردنی دراوسێکانمان ئازارمان چەشتووە، مامەڵەیەکی نەرێنی و لەسەر بنەمای مامەڵەکردن لەگەڵ عراقی نوێ لەوە تێدەگەین کە بە شێوازێک بێت. بۆیە چاوەڕێ ئەومان لێ دەکرێت لەسەر بنەمای نیازی با بڵێن ناخ مامەڵە نەکرێت. بۆی ئەگەر شێوازی ئەو شێوازە بێت شێوازی ئەوانیش دروست دەبێت. دەمەوێت بزانم چارەنووسی لە بینی دوو کەوانەوەی بەبەرەی مقاومت ناو دەبرێ لە عێراقدا چی بەسەر دێت؟ چونکە بینیمان لە وڵاتانی دیکە لە ڕابردوودا لە لوبنان لە سووریا ئەوەی کە دەیانوت جێبەجێیان کرد، کەواتە لە عێراق چی؟ بەڕاستی من ئەوە ناشارمەوە، پێم وایە میلیشیاکانی عێراق پەندیان وەرگرتووە و پەندێکی زۆر توندیشان وەرگرتووە. بەڕاستی ئێمە چەندە هیوامان دەخواست کە ئەوانە گوێ بگرن و گوێ لە دەنگی عەقڵ و لۆژیک و بەرژەوەندی باڵای نیشتیمانی بگرن بەر لەوەی کە ئەو پەندەیان پێ بدرێت، بەر لەوەی کە دووچاری وێرانکاری و پاکتاو بکرێنەوە کە ئەوان ڕوبەڕووی بوونەوە. چونکە مقاومە لە غەزە و لە لوبنان دووچاری پاکتاو بوونەوە. بینیمان لە سووریا چی ڕوویدا، ئەو سووریایی کە بە ڕوخانی بەشار ئەسەد کۆتایی پێهات. من پێم وایە ئەم گروپە چەکدارانە و میلیشیاکانی عێراق بەگشتی پەندیان وەرگرتووە و ئێستا وردە وردە ون دەبن، ڕەنگە ماوەیەک ون بن دیار نییە تاکە. بەڵام من بەڕاستی پێم وایە ئەگەر بەڕاستی وانەیەکیان لەو ڕووداوانە وەرگرت بێت دەبێت بیر لەوە بکەنەوە بۆ ئەوەی لە نێو دەوڵەت ئاوێتە بن چەکی خۆیان ڕادستی دەوڵەتی عراقی بکەن وەکو ئەوەی لە دەستوری عراقی داهاتووە و وەکو ئەوەی کە مەرجعیەتی باڵای ئاینی داوای کردووە و واز لەو ڕێخستنە سەربازیانەی خۆیان ببن بە هاوڵاتی چاک وەکو هەر کەسێکی دیکە وەکو هەر هاوڵاتێکی دیکەی عراق و بەیەکجاری واز لە چەک و کوشتن و درۆن و ئەم جۆرە بابەتانە بێن و پشتگوێی بخەن و ببن بە بەشێک لە دەوڵەتی عراق. بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەاندنی عێراقی لە واشنگتن، سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.